ئاژەڵداران لە ترسی بۆردومانکردنی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا ناوچە کوێستانیەکانی بناری قەندیلیان جێهێشتووە. تابان کە ئێستا سەرقاڵی بێرکردنە باس لەو کاتانە دەکات کە بۆمبارانی ناوچەکەیان کراوە. ئەو شەوەی کە فڕۆکەکانی تورکیا هات بە سەختی بۆردومانی و سوورەگڵا گوندی سوورەگڵی کرد کە 400 مەتر لە ئێمە دوور بوو. ئێمەش لە ناو چۆمەکەدا بووین نەمادەزانین بۆ کوێ هەڵبێن. ئەحنی لە نەکاو بوو شتەکە زۆر بە ئاشکرایی کە هات بەرامبەر بە ئێمە بوو زۆر ناخۆش بوو. گەریلاکانی پاکەکە 15 ساڵ لە نیشتەجێ گوندەکانی بناری قەندیلن. لە ماوەیەدا هەمیشە بناری قەندیل و ناوچە کوێستانیەکانی بوونەتە گۆڕەپانی هێرشەکانی ئێران و تورکیا. چەندها ساڵ دەچینە کوێستان تەقریبا 3 ساڵە کێشەنێ 6 ساڵ دوبارە دەستی پێکردەوە بۆ ئەو تارەکانەوە ویسمان لە بنارەکان بمێنەوە تارەکان دووبارە هێرشان کردەوە سەر پەکان و ئەوانی زەرر زیانیان نییە بەڵام زەرر زیان بۆ ئێمە دەمێنێتەوە چونکە ئێمە مەڕەکانمان لێ بەخێو نابێت. بە پێی گوتەی ئاژەڵداران ساچمەی ئەو بۆمبانەی کە فڕۆکەکانی تورکیا گوندەکانی بناری قەندیلی پێبۆردومان کردووە کەوتۆتە ناو ماڵی گوند نشینان بەم هۆیشەوە بەشێک لە ئاژەڵەکانیان و خانوەکانیشیان زیانی بەرکەوتووە. ئێمە خەریک بۆ بینەوە کار لە شەوەکەیدا لێکش فڕۆکانی تورکیا بۆمبارانی ئەو ناوچەیانیان دەکرد هەر تا سەعات لای پاشنێژی هەر بەردەوام بۆ فڕۆکانە بۆمبارانی ئەو ناوچەیانیان دەکرد. لە گومبەت شێخا باسیدە هێرشی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بە تەنها زیانی بە ئاژەڵداران نەگەیاندووە بەڵکو زیانی بەو هانوشتیمانیانەش گەیاندووە کە هەنگەکانیان بردوونەتە ناوچە کوێستانیەکان چونکە هەنگەکان بە دەنگی بەرزی بۆمبارانکردن گیان لەدەست دەدەن. لە ناکۆکی نێوان گەریلاکانی پاکەکە و پژاک لەگەڵ ئێران و تورکیا زیانمەندی سەرەکی ئاژەڵداران چونکە لەلایەک ئێران ڕێگان پێنادات ئاژەڵەکانیان لە تەواوی لە وەرگاکان بڵەوەڕێن و لەلایەکی دیکەشەوە تورکیا بەهۆی فڕۆکە جەنگیەکان کوێستانەکانیان پێچۆڵ دەکات. فەرمانچۆمانی ڕوودا و گوندی سپیێرۆ لە قەزای پشدەر.